الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. سلام و رحمة و میرەبانی خوای پەروەردیگارتان لێبێت. خوشکان برایان تابیانی عزیز، بابەتی ئەو شەومان تاوکەری بابەتەکەی شەوی ڕابردوویە کە لە کۆتاییدا باسی خۆشوتنمان کرد کە پشتیوان بە خوای پەروەردیگار ئەم شەو بابەتەکانی خۆشوتن تەواو دەکەین. کە ڕابردوو باسمان کرد خۆشوتن، مەبەستمان لە بەکارهێنانی ئاوە بۆ هەموو ئەندامانی جەستە بە نیەتی ئەنجامدانی خواپەرستیەک، لابردنی وەک دەڵێ خۆشوتنێک کە کەوتۆتە سەرمان، یان بە نیەتی دەستخستنی پاداشتێک لە کاتی ئەنجامدانی خۆشوتن بە نیەتی سنەت و جێبەجێکردنی ڕێو شوێنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. گوتمان ئەو شتانەی کە خۆشوتن واجب دەکەن، خاڵی یەکەممان باس کرد کە گوتمان هەر کەسێک ئاوی مەنی هاتەوە بەڵام بە حەز و ئارەزووەوە، حەز و ئارەزووی لەگەڵ بوو و ئاوی مەنیشی هاتەوە، پیاو یا ئافرەت، بە هەر شێوازێک بێت، لە حاڵەتی بەخەبەریدا بێ، لە حاڵەتی خەودا بێ، بەهۆی تەماشاکردنی ڕەگەزی جیاواز بێ بۆ یەکتری، بەهۆی دەست لە یەکتردانەوە بێ، بە هەر هۆیەک لە هۆکان ئینسان ئاوی مەنی هاتەوە، بەبێ گومانی ئەو کەسە خۆشوتنی دەکەوێتە سەرێ و واجبە لەسەری خۆ بشوە. ئەو خاڵەمان باس کرد وە کۆمەڵێک ملاحەزاتی تایبەتیشمان لەو بابەتەی باسکردن دووبارەیان ناکەینەوە. خاڵی دووهەم و هۆکاری دووهەم کە خۆشوتن لەسەر ئینسان واجب دەکا، کە تایبەتە تەوان ئەو خاڵەیان بە ژن و مێرد، ئەویش بریتیە لە ئەنجامدانی سەرجەیی. ئەنجامدانی سەرجەیی بە شێوەیەکی تەواوەتی، ئەوەی کە پێی دەگوترێت سەرجەیی، کە لە کتێبە فیقهیەکاندا پێی دەگوترێت التقاء الخەتانەین، واتە تێک هەڵکێشبوون و چوونە ناو یەکتری ئەندامی نێرینەی تەوان پیاو لە ئەندامی مێینەی ئافرەت بە کورتی. هەر کاتێک ئەندامی نێرینەی پیاو، زەکەری پیاو لا حەیافیددین لە داوێنی ئافرەتدا ون بوو، ئەو ژن و پیاوە خۆشوتنیان دەکەوێتە سەرێ، ئاویان بێتەوە یان نێتەوە، مەنی هەبێ یان نەبێ، و خۆشی ببینن یان نەبینن، بە ونبوونی سەری زەکەری پیاوەکە لە داوێنی ئافرەتدا هەردوو ڕەگەزەکە، هەردوو لایەکە، ژنەکە و پیاوەکەش خۆشوتنیان دەکەوێتە سەرێ و هیچ خلافێک لە بەینی عولەمادا نییە. ئەو کەسانە وەکو گوتم ژن و پیاوەکە ئاویان بێتەوە یان نێتەوە، لەو حاڵەتەیدا خۆشوتنیان لەسەرە. جا هەردووکیان ئاویان بێتەوە یا هیچیان ئاویان نێتەوە یان یەکێکیان ئاوی هاتەوە، بێتەوە یان نێتەوە، مادام وەک دەڵێ زەکەری پیاوەکەی تەوان لە سەرەکەی لە داوێنی ئافرەت داون بووە. بەڵام بێگومان تەبعاً تەنها بە بەریەککەوتنی ئەندامی نێرینە و مێینەی ئافرەت، تەنها بەرکەوتن، تەنها بەیەککەوتن، تەنها بەیەکەوە نووسان بەوەی خۆشوتن واجب نابێت ئەگەر ئاوی مەنیان نێتەوە. بەڵام بە ئەنجامدانی سەرجەیی، ئەوەی کە پێی دەوترێت سەرجەیی تەواو، کە دیارە ئەوەی کە لە شەرعدا تەوان بە زینا حیسابە، ئەوەیە کە معلومە تەوان ئەوە نییە کە ژن و پیاوەکە بە یەکتری دەگەن، ئەوەی ئەندامی زاوزەیان تەوان دەچێتە ناو یەکتری، بەو شێوازە تەوان هەر ژن و پیاوێک ئەوەی کرد خۆشوتنی لەسەرە وەکو گوتمان. بەڵام بە مجەڕەدی بەریەککەوتن ئەگەر ئاویان نێتەوە، هیچ کامێکیان خۆشوتنیان ناکەوێتە سەرێ. ئەوە خاڵی دووهەم. خاڵی سێهەم تەوان کۆتایی هاتنی خوێنی عادەیی، سووری مانگانەی ئافرەت و هەروەها بە لەدایکبوونی منداڵ
یان بە کۆتایی هاتنی خوێنی دوای منداڵ بوون. هەر ئافرەتێک خوێنی مانگانەی عادەتی شەهریەکەی سووری مانگانەکەی کۆتایی هات و دوای خوێنەکە سپیایەتی بینی یان خوێنی نەدیتەوە، بێگومان ئەو ئافرەتە واجبە لەسەری پێش وەک دەڵێ بوونی نوێژێک، پێش هاتنی کاتی نوێژێک یان پێش بەسەرچوونی کاتی نوێژێک واجبە لەسەری خۆی بشوات. ئەوە قسەی تێدا نییە. چەندان دلیلیشمان هەنە، بابەتەکە جێی مناقەشەکردن نییە، بۆیە باسی دلیلەکان ناکەین. و ئەو ئافرەتەشی کە منداڵی دەبێ، جارێ ئەگەر منداڵی ببێ و خوێن هەر نەبینێ، بەبێ گومانی خۆشوتنی لەسەر واجبە. ئافرەتی وهەیە منداڵی دەبێ بەبێ خوێن، خودی ولادە، خودی منداڵ بوونەکە بۆ خۆی هۆکاری ئەوەیە کە ئافرەتەکە خۆشتنی بکەوێتە سەرێ. و ئەگەر ئافرەتەکە تەبان کە زۆرینە جگە لە منداڵ بوون خوێنیش دەبینن، کاتێک تەبان خۆشتنەکەیان دەکەوێتە سەرێ کە خوێنەکەیان تەواو بوو. مدەتی خوێنەکەی چەندە و چەند ڕۆژ ئەوە لە شوێنی خۆی باسی دەکەین. گرنگ یەکێکی دیکە لە هۆکارەکانی واجببوونی خۆشوتن کە تایبەتە بە ئافرەتان ئەو کاتەیە کە خوێنی عادەیی و عادەتی شەهریەکەی سووری مانگانەکەی کۆتایی پێدێ، کە کۆتایی پێهات بە هیچ شێوەیەکی بۆی دروست نییە کەم تەرخەمی بکات و نوێژەکانی بسوێنێ بەهۆی ئەوەی کە خۆی نەشوتووە. لە نزیکترین کاتی گونجا و ممکندا دەبێ خۆی بشوە و ئافرەتەی منداڵی دەبێ و خوێن نابینێ، هەر خۆشتنی لەسەرە. و ئەو ئافرەتەشی کە دوای منداڵ بوون خوێن دەبینێ، کەی خوێنەکەی کۆتایە نەک 40 ڕۆژ بەرزنی 40 ڕۆژ بێ، کەی خوێنەکەی کۆتایی هات بێگومان خۆشتنی لەسەرە. خاڵێکی دیکە کە بۆ پیا و ئافرەت وەکو یەکە بریتێ لە مردن. هەر کامێک لە ئێمە مرد بەبێ گومانی واجبە لەسەر زیندوەکان بمانشۆن کە دیارە شوتنی مردوو فەرزی کیفایەیە. ئەگەر لە شارێکدا کەسێک بمرێت، تەوان واجبەکە دەکەوێتە سەر هەموو خەڵکی ئەو ئاوەدانیە. بەڵام ئەگەر یەک لە خەڵکی ئاوەدانیەکە هەستا، کەسەکەی شوت واجبەکە لەسەر هەمووان لادەچێ. ئەگەر کەسێک نەیشوت و هیچ کەس واجباتی شوتنەکەی ئەنجام نەدا، بەبێ گومانی خەڵکی ئەو ئاوەدانیە هەر هەمویان تاوانبارن. خودی مردووەکە نا، مردووەکە فعلی خۆشتنەکەی لەگەڵ دەکرێت، بەڵام واجبەکە بۆ زیندوەکانە. و ئەگەر نەشیکەن زیندوەکان تاوانبار دەبن نەک مردووەکە. بۆیە شوتنی مردوو و ئەو کەسەی دەمرێت و ڕوحی دەردەچێت ئەگەر موسڵمان بێ، واجبە لەسەر خەڵکی ئەو ئاوەدانیە ئەو ئەشارە بیشۆن. بەڵام شوتنەکە ئەگەر یەک کەس یا دوو کەس یا چەند کەسێک کردیان، بێگومان شوتنەکەیان بەر هەمووان دەکەوێت و هەم خێریان دەگاتێ و هەمیش واجبێکیان لەسەر هەموو خەڵکی لابردووە. خاڵێکی دیکە بریتیە لەوەی گەگەر کەسێکی کافر، کەسێکی بێباوەڕ، کەسێکی مولحید، جوولەکە، مەسیحی، گاور، بتپەرست، هەر دینێک ویستی موسڵمان بێت بێتە ناو ئاینی ئیسلامەوە، بێگومان پێویستە ئەو کەسە خۆی بشوات و خۆشوتنەکەشی ئیختیاری نییە. کارەبامان بڕا تاریکە، بەڵام هەر بەردەوام دەبێت جارێ کە بەبێ گومانی ئەوە قسەی تێدا نییە. کەسی تازە موسڵمان بوو، ئەو کەسەی کە تازە ئیمان دێنێت و تازە موسڵمان دەبێت و دێتە ناو بازنە ئیسلامەتیەوە، بەبێ گومانی لەسەری واجبە و پێویستە خۆی بشوات. بەڵگەشمان تەبان حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە یەکێک لە دیلەکانی غەزوەی بەدر کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای دەکات و بانگی دەکات، فەرمانی پێدەکات، دەڵێ بڕۆ پەنا فلانە دیوارەی خۆت بشۆ لەوێ خۆت بشۆ تا کاتێک خۆی دەشوا. ئەو جار پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لقد حسن ئیسلام ئەخیکم، ئیسلامەتی و موسڵمانەتی ئەو برایەتان شتێکی باش بوو، شتێکی چاک بوو. ئەوە ئەو شتانەی کە خۆشوتن واجب دەکەن لەسەرمان.
ئەگەر بە ڕیس بیان لێنەوە یەکەم هاتنەوەی مەنی، دووهەم تێکهەڵکێشبوونی ئەندامی نێرینەی لەگەڵ ئەندامی نێرینەی مەی ژن و مێرد، خاڵی سێهەم تەوان ئافرەت کە سووری مانگانەی تەواو دەبێ، ئەو ئافرەتەی منداڵی دەبێ، ئەو ئافرەتەی خوێنی بێنوێژیەکەی خوێنی دوای منداڵبوونەکەی کۆتایی دێ، ئەو کەسەی دەمرێ، و هەروەها ئەو کەسەی کە تازە موسڵمان دەبێت. خاڵێکی بابەتێکی دیکە لە باسی خۆشوتن، ئەگەر ئینسان خۆشوتنی کەوتە سەریا لەشی گران بوو، لەشی پیس بوو، چی لەسەر حرام دەبێ؟ نابێت چی بکە؟ بێگومان ئەو شتانەی کە لە کاتی لەشگرانی و لەش پیسیدا حرامن کۆمەڵێک شتە. یەکەمیان نوێژ تەبەن بە واجب و بە سونەت و بە نوێژی مردوو و نوێژی جێژنەکانەوە هیچ جۆرە نوێژێک بە لەشگرانی و بە لەش پیسی ڕێگە پێدراو نییە و جائیز نییە بەبێ مناقەشەکردن بە دەلیلی چەندان ئاەت. ئەوە یەک، ئەو کەسەی لەشی گرانە کە کاتی نوێژی هات یا دەبێ خۆی بشووە، یان ئەگەر خۆی پێنەشورە، تەوان بەدیلی خۆشوتنمان هەیە تەیەممومەکە لە دەرسی داهاتوودا پشتیوان بەخوای پەروەردیگار باسی دەکەین. و ئافرەتی بێنوێژیش کاتێک پاک دەبێتەوە فەرزەن ئەگەر بۆی نەکرا خۆی بشووە ئاوی دەست نەکەوت، بەدیلمان هەیە بریتیە لە تەیەمموم بە هیچ شێوەیەکی نەڕێگە دراوە نوێژەکەت بشوێنی، وەنێ ڕێگەش دراوە بەبێ خۆشوتن، یان ئەگەر خۆشوتن نەبوو بەبێ تەیەممومکردن نوێژەکەت بکەی. خاڵی دووهەم، ئەو شتەی کە لە کاتی لەشگرانیدا حرامە بریتیە لە تەواف و سوڕانەوە بە دەوری کەعبەدا، بەبێ گومانی سوڕانەوە بە دەوری کەعبەدا هەم دەستنوێژی بۆ واجب بوو، و هەمیش ئەگەر کەسێک لەشی گران بوو و تەنانەت ئافرەتی بێنوێش ئەوەی دەسێتە عومرەی و دەسێتە حەجی ناتوانێت تەوافەکانی بکە. ئەگەر کاتی تەوافەکانی بوو بەبێ گومانی دەبێ ڕاوەستێ تا عادەیەکەی کۆتایی پێدێت، و دوای ئەویش دەبێ خۆی بشوە، ئەو جار بۆی هەیە تەوافکە بە دەوری کەعبەدا. خاڵێکی دیکە بریتیە لە دەست لە موسحەف دان و هەڵگرتنی قورئان. موسحەف هەڵی بگری یان دەستی لێ بدەی، لە باسی دەستنوێژەدا باسمان کرد بابەتی دەستنوێژ تۆزە خلافێکی تێدایە و ڕێگە پێدراویەکی تێدایە، بەڵام کەسی لەشگران و کەشی لەشپیس تەمان لەشپیسیەکەی و خۆشوتنەکەی لە ئیختیاری خۆیدایە. ئەو کەسەی کە لەشی گرانە و لەشی پیسە جائز نییە بە ڕەئی جمهوری عولەما، زۆرینەی عولەما، کەشی لەشگران و لەشپیس نابێ دەست لە موسحەف بدە و نابێ هەڵیشی بگرێت ئیلا لە حاڵەتی زۆر زەڕورەتدا، بە نمونە لە شوێنێکە موسحەفێکی پێ ناتوانێت بەجێ هێڵێ و کەسیش نییە بۆی هەڵبگرێت، یان لە شوێنێک موسحەفێک کەوتووە لەبەر پێیان و لە بن پێیاندا ناچاری لە شوێنێکەوە بیگوازیەوە بۆ شوێنێکی دیکە بەقەدر زەڕورەت، ئەوە بابەتێکە لەوانەیە ڕێگە پێدراو بێ لەبەر زەڕورەت دەنا لە حاڵەتی ئاساییدا کەسی لەشگران نابێت دەستی بە موسحەف کەوێ و نابێ هەڵی بگرێ. خاڵی چوارەم، لە کاتی لەشگرانی و لەشپیسیدا بە هیچ شێوەیەکی ڕێگە پێدراو نییە قورئان بخوێنین وەکو ختم، وەکو مڕاجعە، وەکو دەرس گوتنەوە، بۆ چونکە حاڵەتی تەمان بێنوێژیمان مەبەستنێ لێرە، لەشپیسیمان مەبەستە. ئافرەت کە بێنوێژ دەبێ تەمان تەواوبوونی بێنوێژیەکەی لە اختیاری خۆیدا نییە، بەس کەشی لەشگران کە لەشی گران بوو دوای لەشگرانیەکەی دەتوانێت بچێ خۆی بشووە، عوزری نییە بە لەشپیسی بمێنێتەوە قورئانی بخوێنێ. بۆی قورئان خوێندنیش بە لەشی پیسەوە دەستت لە موسحەف بدە یا دەستت لێ نەدەی، لەبەرت بێ یا لەبەرت نەبێت ڕێگە پێدراو نییە. بەڵام ئەگەر بە نمونە ئاەتێک لە ناو نامەیەکیدا یان لە ناو کتێبێکی گەورەدا نووسرا بوویەوە، ئاسایی هەڵی بگری. جاری وایە کتێبێکی دینیە، کتێبە دینیەکە ئاەتی تێدانە بەڵام پێی ناوترێ موسحەف، ئەوە هەڵگرتنی ئیعتیادیە. کتێبی تەفسیر بە نمونە تەفسیر پێی ناوترێ موسحەف، پێی دەوترێت تەفسیر، نووسینەکەی لە قورئانەکەی زیاترە، هەڵی بگری ئیعتیادیە. و ئاەتێکیش جاری وایە لە بەدەلیل بخوێنیەوە یا ئاەتێک وەکو بەڵگە باسکەی بۆ کەسێکی لەشت گرانە، ئەوە نەش ڕێگە پێدراون
بەس ئەوەی کە پێی بگوترێ ختمکردن و قورئان خوێندنەوە بە نیەتی عیبادەت و خواپەرستی لە کاتی لەشگرانیدا نابێ بیکەی هەرچەندە ئەوە طبعاً جمهوری علەما یعنی زۆرینەی مەذهەبەکان ڕەئیان وایە کە جائز نییە بەڵام ئیمامی بوخاری طەبەری داود ئیبن حەزم طبعاً ڕێگەیان داوە ئەگەر دەستت بە قورئانی نەکەوێ لە کاتی لەشگرانیدا ئەگەر هێندێک ئاەتیش بخوێنیەوە دروست بێت و جائز بێت. خاڵێکی دیکە لە حرام کراوەکان و لە قەدەغە کراوەکان بریتیە لەمانەوە لە مزگەوت. ئەو کەسێک کە لەشی پیسە کە لەشی گرانە بە هیچ شێوەیەکی جائز نییە لە مزگەوتدا بمێنێتەوە بۆ هیچ مەبەستێک ئیلا مەگەر ئەڵڵاهومە لە شوێنێکی بێ کەسەکە هیچ شوێنێکی دەست نەکەوێت و هیچ جێگایەکی دەست نەکەوێت تێیدا بحەوێتەوە و تێیدا بخەوێت ئەو بابەتە دەبێتە حاڵەتێکی ناچاری لەنا لەشگران و لەشپیس ئەگەر زەڕور بوو وەک دەڵێ بە مزگەوتێدا تێپەڕ بوو بە مزگەوتێدا لەوانەیە تەوان ڕێگە پێدراوە بەڵام مانەوە لە مزگەوتدا و دانیشتن لە مزگەوتێدا بۆ ئینسانی لەشپیس و لەشگران ڕێگە پێدراو نییە و جائز نییە و کۆمەڵێک بەڵگە و دلیلیشمان هەنە کە پێویست ناکا بچێنە سەر بەڵگەکان. خاڵێکی دیکە بابەتێکی دیکە لە باسی خۆشوتن ئەو خۆشتنانەی کە سونەتن چین؟ بێگومان یەکەمیان طبعاً خۆشتنی ڕۆژی جومعە ئەویش طبعاً خۆشتنی ڕۆژی جومعە هێندێک بەڵگە هەن و هێندێک فەرمودەی پێغەمبەر هەن صلی الله عليه وسلم کە هەندێک لە عولەما دەیکەنە بەڵگە لەسەر واجبیەتی خۆشوتن بەڵام الله ئەعلەم ڕەئی بەهێز و بەقووەت و ئەوەی کە وارد بووە لە خەلیفەکان لە ئیمامی عوثمان لە ئیمامی عومەر وەک دەڵێ خەڵک هەبووە هاتوۆتە مزگەوتێ یان خۆیان جاری وایە هاتوونەتە مزگەوتێ خۆشیان نەشوتووە و کەسیشیان ناچار نەکردووە بگەڕێتەوە خۆی بشووە. بۆیە ئەو حەدیثانە کە دەفەرمێن غەسل الجمعة واجب على كل محتلم والسواك دەفەرمێ خۆشوتنی ڕۆژی جومعە واجبە لەسەر هەر کەسێکی لەشگران یان و هەروە سیواکش کە معلومە سیواک سنەتە کەواتە کەسی لەشگرانیش محتەلەمەکە جیایە ئەوەی احتیلامی بێ ناچارە خۆی بشووە کە هێندێک دەفەرمون لێرە محتەلەم یعنی کەسێک باڵغ بوو بێ نەک لەشی گران بێ والحاصل بە هەر چیەکی بێتەوان خۆشوتنی ڕۆژی جومعە یەکێکە لە سنەتە موئەکەدەکان سنەتە زۆر خێرەکان و چاک وایە و باش وایە و بە تایبەتی ئەوانەی کە حازری نوێژی جومعەی دەبن دەستنە خوتبە و قەرەباڵقی پێویستە یعنی مەبەستمان سنەتە وا چاکە وا باشە خۆیان بشۆن و بە خاوێنی بچن بۆی کەس ئەزیەت نەدەن و بۆنی ناخۆشیان بۆ کەس نەچێ بەڵام ئاگامان لێ بێت ئەگەر کەسێک جەستەی ئێمە دەڵێن خودی خۆشتنەکە سنەتە ئەگەر کەسێک لەشی وەک دەڵێ عارەقی پێوە بێت و خەڵک بۆنی لێ بکا بێگومان بۆ ئەو جۆرە کەسانەی کە عارەقەیان کردووە و بۆنیان لێ دێت و بۆنیان ناخۆشە یان چڵک و پیساییان پێوە دیارە بۆ ئەو جۆرە کەسانە خۆشوتنەکە واجبە بە هیچ شێوەیەکی جائز نییە بچی لە شوێنێک جومعە بکەی بچێ ناو قەرەباڵغیەک کە بەهۆی بۆنی جەستەتەوە کەسێک تعزیب بدەی و کەسێک سزا بدەی چونکە ئەوە ڕێگە پێدراو نییە و وەخوا قبوڵی نییە. خاڵێکی دیکە لە سنەتەکان کە سنەتە خۆی بۆ بشۆین تەبان ئەگەر بە نیەتی عیبادەت بێ خێرمان دەگاتێ و لە تەرکیشیدا گوناهمان بێگومان ناگاتێ خۆشوتنی ڕۆژی جێژنەکان کە ئێمە دوو جێژنمان هەیە ڕەمەزان قوربان هەردوو ڕۆژە جێژنەکە هەم نوێژی جێژنیان تێدایە بە جەماعەت دەکرێت و هەمیش خوتبەیان تێدایە شێوەی نوێژی جێژنەکان لە ئی جومعەی دەچێت هەرچەندە تەوان جێژنەکان سنەتن و جومعە واجبە بەڵام لە نوێژی جێژندا پیاوانیش و ئافرەتانیش و منداڵانیش و وەک دەڵێ قەرەباڵغی زۆرتر دروست دەبێت بۆی ئەگەر بۆ جومعەی سنەت بێ خۆبشۆی بەبێ گومانی بۆ جێژنەکانیش خۆشوتن سنەتە. خاڵێکی دیکە تەبان ئەو کەسەی کە مردووی دەشوە بێگومان سنەتە دوای شوتنی مردوو خۆی بشوە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من غسل ميتا فليغتسل ئەگەر کەسێک مردوویەکی شوت با خۆی بشوە
ومن حمله فليتوضأ أو كسش كنايشوا بلام هلي دقري ميتكي هل دقري أو كاتي دي بين سر قبران یا دەیبەن بۆ نوێژ لەسەرکردنێ یا لە ڕێگادا دەیخاتە سەرشانی بۆ ئەوی سونەتە دەستنوێژ بگرێتەوە. بۆی هەر کەسێک مردوویەکی شوت سونەتە دوای شوتنی مردووەکە بۆ خۆشی خۆی بشوات و بەبێ گومانیش ئەگەر خۆی شوت عیبادەتێکی کردووە خواپەرستێکی کردووە، بەڵام ئەگەر نەشی کرد بێگومان ئەگەر لەبەر ئەوەی سونەتە گوناهباریش نابێت. خاڵێکی دیکە تەمان لە خۆشتنە سونەتەکان بریتە لەو کەسەی کە ئیحرام دادەبەستێ، ئەوەی دەچێتە حەج یا دەچێتە عومرە. حەج و عومرە تەمان هەمووتان دەزانن کە پێویستی بە ئیحرامە، کە پیاوان تەمان جلە سپیەکەی لەبەر دەکەن و جلە ئەسڵەکان درواوەکان دادەنێن، ئافرەتانیش نیەتی ئیحرام نیەتی ئەنجامدانی عومرە دێنن یا حەج دێنن. بۆ ئەو جۆرە کەسانەی کە بەتەمای حەج و عومرەنەوە وەک دەڵێ دەستنە ناو عیبادەتەکە، سەرەتای عیبادەتەکە سونەتە پێش ئیحرامەکەی، پێش نیەت هێنانەکەی، پێش ئەوەی بڵێن لەبەیکە بالحەج ئەو بالعومرە نیەتم هێنا بۆ حەج و بۆ عومرەی سونەت وایە خۆیان بشۆن بۆ ئەوەی لە کاتی تەواف و سەفا و مەڕوا و مانەوە لە بەیت و لە ناو قەرەباڵغیدا بۆنی ناخۆشیان بۆ خەڵکی نەچێت و نەبنەمای ئازاری خەڵکی. خاڵێکی دیکە لە سونەتەکان بریتە لە خۆشوتن بۆ ئەو کەسەی کە دەچێتە ناو مەککە. هەر کەسێک چوویە مەککە سونەت وایە پێش ئەوەی داخلی مەککەی ببێ، لە سەرەتای داخلبوونی مەککەی خۆی بشوات احترامن وەکو ڕێز بۆ شاری مەککە کە تایبەتمەندیە کە خوای گەورە داوێتی بە شاری مەککە. خاڵێکی دیکە یەکێکی دیکە لە سونەتە خۆشوتنە سونەتەکان بریتە لەو کەسەی کە دەچێت، ئەوە تایبەتە بە حاجیان ئەوانەی دەچن لە شێوی عەرەفە، لە ڕۆژی عەرەفە ڕادەوەستن پێش ئەوەی بچنە عەرەفە، پێش ئەوەی بگەن بە عەرەفە سونەت وایە لە بەیانیەکەیدا خۆیان بشۆن، چونکە لەوێش خەڵک کۆ دەبێتەوە و خەڵک لێت نزیک دەبێتەوە بۆی بۆنی ناخۆشت بۆ خەڵکی نەچێت و عیبادەتێکیشە ئەنجامی دەدەێن. بابەتێکی دیکەی خۆشوتن بریتە لە ئەرکانەکانی خۆشوتن چین؟ خۆشوتنی واجب و خۆشوتنی سونەت. بۆ ئەوەی خۆشوتنی واجبەکەت لەسەر لابسێ و لە خۆشوتنی سونەتیشدا بۆی خێرەکەت بگاتێ چی پێویستە بیکەین؟ دوو خاڵ. یەکەمیان نیەت کە دەچی حەمامێ پێش ئەوەی ئاوی بە خۆداکەی لە دڵی خۆتدا، تەنها لە دڵی خۆتدا بزانی بۆچی خۆ دەشۆی. نیەت ئەوەیە، نەک بڵێ نیەتم وەیە لەش پیسی و لەش گرانی و بێنوێژی و ئەوان لەسەر خۆملا دەبم. بە زمان نیەتی خۆشوتن پێویست نییە، نیەت هێنان بە دڵە، چونکە ئەگەر نیەتت نەهێناوێ بە نمونە جاری وایە چوویە حەمامێ بە نمونە خۆت شوتووە، بەڵام نەتزانی بە کاتی بە نمونە بۆ ئافرەتان پاکبوونەوەیانە لە عادەیی، هەنێ کە چووە بە نیەتی ئەوەی چووە خۆی خاوێن کاتەوە و خۆی فێنک کاتەوە، لە بیری نەبووە و لە نیەتیدا نەبووە کە ئەو خۆشوتنە ببێتە خۆشوتنی کۆتایی بێنوێژیەکەی. بێگومان ئەگەر هاتە دەرێ با تازەشی خۆشوت بێ، هیچ خوێنێکی نەدێ و خاوێن بوویەوە ئەو خۆشتنەی بەرنەکەوت بەوە چونکە نیەتی نەبووە. بۆیە ئەو کەسەی دەچێتە حەمام بە نیەتی ئەوەی خۆشوتنی واجب لەسەر خۆی لا ببە، خۆشوتنێکی واجب ئەنجام بدا و لە شپیسیەک لەسەر خۆی لا ببە، یان ئەو کەسەی دەیەوێت خۆشوتنێکی سونەت بکات و خێری سونەتەکەی بکاتێ دەبێت سەرەتا نیەت بێنێ. نیەتیش بە زمان نییە، بە دڵە. کە دەچی نیەت دوابێ بە نمونە جومعەیە بۆی خێری جومعەت بگاتێ خۆت دەشۆی، ڕۆژی جێژنە بەو نیەتەی خۆت دەشۆی بۆی بە نمونە خێری خۆشوتنی ڕۆژی جێژنەکانت بۆ بنووسرێ، ئەو کاتە خێرەکەت بۆ دەنووسرێ. ئەو خاڵی یەکەم. خاڵی دووەم بریتە لەوەی کە دەبێ هەموو ئەندامەکانی جەستت لە تەوقی سەرتەوە تا بنی پێت ئاوی بەسەردا بڕوا و تەڕ ببێ. هەر ئەندامێکی جەستت ئاوی بەرنەکەوت و ئاوی بەسەردا نەڕۆیی بەبێ گومانی خۆشوتنەکەت بە کەڵک نەهاتووە و خۆشوتنەکەت بەر ناکەوێت. ئەوەش کۆمەڵێک دەلیلمان هەیە پێویست ناکە بچینە سەر وردە کاریەکان. ئەی سونەتەکانی خۆشوتن چین؟ لە کاتی خۆشوتندا چۆن خۆ بشۆین باشە؟ پێغەمبەر چۆن خۆی شوتووە؟ بە کورتی. یەکەم جار کە دەچی حەمام سونەت وایە 3 جار هەر دەستەکانت بشۆی،
یەکەم دواتر دوای دەست سنەت وایە کەسەکە داوێنی خۆی پێش و پاشی خۆی خاوێن کاتەوە. ئەوە دوو. هەنگاوی دووەم. هەنگاوی سێهەم دەستنوێژێک هەڵبگرە هەر وەکو چۆن بۆ نوێژێکی فەرز یا سنەت دەستنوێژ هەڵدەگری. دەستنوێژێکی ئاسایی تەبیعی هەڵبگرە. ئەوجار کە دەستنوێژەکەت هەڵگرت چی بکە؟ ئاو بەسەر سەرت داکە 3 جار، ئاو بەسەر سەرت داکە 3 جار، ئەوجار و بە شێوازێک تەبەن 3 جارەکە ئاوی پێداکە کە دڵنیابی لەوەی کە بنی مووی سەرت هەمووی تەڕبوون و مۆکانت ئاویان پێگەیشتووە کە بە تایبەتی ئەگەر کەسێک سابوون و شامپۆ و شتی بەکاربێنێ یەکێک لەو 3 جارانە هیچ گومانێکی نامێنێت لە تەڕبوونی سەری. بۆیە 3 جار سنەتە ئاوت بەسەری داکەی. دواتر تەبەن سنەت وایە دوای ئاو بەسەر سەرداکردن لاشەی دیکەت بشۆی، بەڵام هەمیشە ڕاستت پێش چەپ لای ڕاستی سەرەوەت ئاوی پێداکە بۆ 3 جاریش پێداکەی سنەتە دەنا بە 1 جار واجبەکە لا دەچێ. ئەوجار لای چەپت 3 جار ئاوی پێداکە، ئەوجار قاچی ڕاستت لە ناوکتەوە بۆ خوارێ 3 جار ئاوی پێداکە، ئەوجار لای چەپت ئاوی پێداکە. بەڵام لە کاتی ئاو پێداکردندا یەکەم سنەت وایە بن هەنگڵەکانت بە تایبەتی پاکەوە ئاگاد لێیان بێ، نێو گوێکانت دیوی ناوەوەیان دەستیان پێدابێنی و دڵنیابی لەوەی کە تەڕ بوون. سێم ناوک کە ئەوەی کە خڕ دەبێتەوە گرەی دەکات، دەوان ئەگەر ناوەکەی تەڕ نەبوو بێت و دەستی پێدانێنی کەم وایە تەڕ بێ، بە تایبەتی شێوازی بڕینی ناو کوشت جیاوازە ئەگەر کەسێک ئەو نێوکەی خڕ بوو بێتەوە دەبێت ناو ئەوەکەی سنەتە تەوان واجب نییە پاچی کاتەوە و خاوێنی کاتەوە و تەڕیکە. و هەروەها پەنجەی دەست و پێت سنەت وایە دەستیان بەناودابێنی. خاڵی کۆتا سنەت وایە کوێت دەست دەگاتێ لەگەڵ ئاوپێداکردندا دەستی لێ بخشکێنی. ئەوە حەدیثێکی دوور و درێژی پێغەمبەرە صلی الله علیه وسلم پێویست ناکە فەرموودەکەی باسکەین، بەس خاڵەکانی بەو شێوازەن. بەنسبەت خۆشتنی ئافرەت کە ئەو هەندێک خۆشتنی ئافرەت عولەما دەفەرمون لە زۆربەی شتەکاندا دەق هاودەق وەکو ئی پیاوی وایە، بەڵام یەک لە جیاوازیەکانی ئەوەیە ئەو ئافرەتانەی کە پرسیان کردوتە ئەوەی خەڕی دەکەنەوە پێداڵێن کەزیکردن، ئەوەی پرسی سەری کرد بێتە کەزی. علەما دەفەرمون و حەدیثی صحیحی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئوم سەلەمە بۆمان دەگێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئافرەتانی و فەرمانی بە ئافرەتەکان نەکردو. فەرموویەتی ئەگەر ئافرەتێک سەری کەزی کرد بوو بەس بوویەوە 3 جار ئاو بەسەری داکا، ئاوەکە بچێتە بنی سەر پێستەکەی، ئەگەر مووەکانی ناو کەزیەکانی تەڕیش نەبن خۆشتنەکەی لەسەر لا دەچێ. ئەوە یەک لە جیاوازیەکان. جیاوازیەکی دیکە بۆیە ئەو ئافرەتەی کە کەزی کردوون پرچی لێک بەستووە ببێ گومانی کردنەوەیان ئەگەر بکرێت سنەتە، بەس ئەگەر نەیکردی ئەتیادیە. خاڵێکی دیکە لە جیاوازیەکانی ئەوەیە کە ئەو ئافرەتەی خۆی دەشوا بۆ سووڕی مانگانە یا خوێنی دوای منداڵ بوون سنەت وایە دوای خۆشوتن لۆکەیەک بۆن خۆش کات وە لە شوێنەواری هاتنە دەرەوەی خوێنەکە دای بنێم، چونکە خوێنی بێنوێژی و منداڵبوون بۆنی هەیە بۆ ئەوەی شوێنەواری ئەو بۆنەی نەمێنێ سنەت وایە لۆکەیەک بە بۆنی میسک یا هەر بۆنێکی دیکەی خۆش بۆندار کات و لەسەر شوێنی خوێنەکە دای بنێت بۆ ئەوەی ئەو بۆنەی نەمێنێت و بۆنەکەی لابچێت. ئەوە تەنها ئەوەندەی جیاوازن. کۆمەڵێک خاڵی دیکە کە پەیوەستن بە خۆشوتنەکەی وەکو ملاحەزە بە باسییان کەین. یەکەم ئەگەر کەسێک دوو خۆشتنی بەیەکەوە کەوتنە سەرێ، بنمونە ئافرەتێک بێنوێژە لە سووڕی مانگانەدا لە شیگران دەبێت لا حەیا فیدین ئاوی دێتەوە بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ، ئەوە یەک خۆشتن بەر هەردووک خۆشتنەکەی دەکەوێت. یان جاری وا هەیە کەسەکە لە شیگرانە بنمونە خوێنی سووڕی مانگانەشی کۆتایی هاتووە، لەوانەیە ڕۆژەکە جومعەش بێت جێژنیش بێ، بەیەک نێتی دەتوانێت هەر هەموو خۆشتنەکان کۆکاتەوە
کە دەچێتە حەمامێ هەموو نیەتەکان دێنێ بەیەک نیەتی چەند خۆشوتنێک دەتواندرێ بەیەکەوە دەمج بکرێن و وەخێری هەمووانشت دەگاتێت و هەمووشت لەسەر لا دەچن. خاڵێکی دیکە ئەگەر کەسێک خۆشوتنی جەنابەتی لەسەر بوو یا ئافرەتێک سووڕی مانگانەکەی کۆتایی پێ هات بوو چوویە حەمام خۆی شوت بە تەواوی بەڵام باسی دەستنوێژی هەر نەکرد بوو نێتی دەستنوێژی هەر نەهێنا بوو و سەرەتاکەش کە گوتمان سونەتە دەستنوێژی هەڵبگرێ ئەو دەستنوێژەشی هەڵنەگرت بوو عولەما دەفەرمون خۆشوتن بەبەر دەستنوێژش دەکەوێت کە خۆشوت جەنابەتەکەت لەسەر لاچوو کە خۆشوت عادەیەکەت لەسەر لاچوو پیسای عادەیەکەی سووڕی مانگانەکەی ئۆتۆماتیکی دەستنوێژەکەشت هەڵگیراوە بەس بەو مەرجەی بەری دەستی خۆت پاراستە بێ لە پێش و پاش خۆت دوای ئاو بەخۆداکردنەکەی دوای ئاو بەخۆداکردنەکەی دەستی خۆت بپارێزە ئەگەر نیەتیشت نەبێت تەوان ئەو کەسەی نیەتی هەیە ئەوە هەر قسەی تێدا نییە ئاوا بۆ خۆفێنکردنەوە هاوی نەدەچی حەمامێ هەر خۆفێنکردنەوە نە جومعەیە نە لەشت گرانە لە نەعادەیت کۆتایی پێ هاتووە هیچ شتێک بەس دەتەوێت خۆت بشۆی بەڵام نیەتی ئەوەشت هەیە دەستنوێژەکەشت لەگەڵ خۆشتنەکەی هەڵبگیرێ کە نیەتت هەبوو هیچ ئیشکالێکی تێدا نییە ئاوت بە هەموو ئەندامەکاندا کردووە و ئەگەر یەک بە یەکیش ئەندامەکانی دەستنوێژت نەشود بن مادام نیەتت هێناوە هەر بەردەکەوێ بەڵام بۆ لەش پیسی و بۆ ئەو ئافرەتەی کەش خوێنی عادەی و منداڵبوونی کۆتایی پێدەی ئەگەر نیەتی دەستنوێژی نەبێ مادام جەنابەت و لەشگرانی و بێنوێژی لەسەر لاچووە بە بێگومانی دەستنوێژە بچووکەکەشی لەسەر لا دەچێت ئەگەر لە دڵیشیدا نەبوو بێ. خاڵێکی دیکە تێبینیەکی دیکە و کەسێک کە لەشی گرانە ئەو ئافرەتەی کە لە حاڵەتی عادەیی سووڕی مانگانەدایە بۆی هەیە مۆکانی لە خۆی کاتەوە کە هێندێک قسە هەنە دەڵێن نابێت لەو حاڵەتانەدا موو لە خۆت کەیەوە نا ڕێگە پێدراوە موو لە خۆی کەیەوە ڕێگە پێدراوە نینۆکت بکەی ڕێگە پێدراوە بچیە بازار و بە هەمان شێوە دروستیشە طبعاً وەک دەڵێ بێ و بچی و بە لەش پیسی یا بە خۆ نەشوراوی بمێنیەوە تا چ کاتێکی تا ئەو کاتەی وەک دەڵێ کاتی نوێژەکەت دێ ئەو کاتیش لەبەر نوێژەکەی تەمەن خۆشوتنەکەی واجبە لەسەرت خێراکەی دەنا ئەو ئیشانە بە لەش پیسی و لە حاڵەتی عادەی و ئەوانەدا بشکەی ڕێگە پێدراون و هیچ مشکلەیەکیان نییە. خاڵێکی دیکە لە خاڵەکان وەکو لە دەستنوێژەشدا باسمان کرد چۆن لە دەستنوێژێدا دروستە خۆت وشکەیەوە بە هەمان شێوەش ئەو کەسێک کە خۆی دەشوا دروستە خۆی وشک بکاتەوە زستان بێ هاوێن بێ ئەوە قسەی تێدا نییە. خاڵێکی دیکە کە ئەوە زۆر چاک ئاگامان لێ بێ کە زیاد لە پێویست خەڵکی ئێمە تەحەفوز دەکات زۆرێک لەوانەیە کە دەستنە حەمام و لە تەشت و شتیدا خۆ دەچۆن جاری وایە ئاوی ناو تەشت خۆشتنەکان ئاوێکە و ئەوەی خۆی پێ بیسمیل دەکەن دواتر بەخۆی دادەکەنەوە پێیان وایە نابێت یەک پڕشکی بکەوێت و یەک تۆز ئاوی دیکەی نزیک ببێتەوە بێگومان ئەوە مبالەغەیە ئەوە زیادەڕەویە ئەوە خۆتوشی وەسوەسەکردنە ئەوە هیچ پێویست نییە. دروستە ژن و پیاو ژن و مێر تەبان عادەتەن ممکنە بەیەکەوە بچنە حەمامێ دروستە هەردووکیان لە ناو یەک تەشدا خۆ بشۆن یان پیاوەکە یەکەم جار بە نیوەی تەشتی ئاوەکەی خۆی شوتووە حتمما لە حەمامێدا تەشتی لێبێ یەکێک لێ خۆ بشوە خۆ پڕشکی هەر دەچێتە ناوێ دوایوی دروستە ئافرەتەکە خۆی پێ بشووە یا بەعەکسەوە ئافرەتەکە خۆی بە نیوەی ئاوەکەی شوتووە و دواتر پیاوەکەی دەچێت بە نیوەی ئاوەکەی دیکە خۆی بشوای اعتیادیە و بە هەمان شێوە دروستیشە ژن و پیاوەکە بەیەکەوە لە یەک قابدا خۆی بشۆن کە خێزانەکانی پێغمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ پێغمبەری خوادا صلی الله علیه وسلم لە یەک قاپ و تەشتی گچکەدا جاری وا هەیە بەیەکەوە خۆیان شوتووە و پێغمبەر صلی الله علیه وسلم دەفەرمون لەشی گران بووە و خۆی شوتووە جارێک یعنی خۆی شوتووە بە ئاوێک کە یەکێک لە خێزانەکانی پێشتر خۆی پێشوتووە پێیان گوتووە پێغمبەری خوا ئەوە فڵانە خۆی پێشوتووە لەشیشی گران بوو فەرمووی ئین الماء لا یجنب خۆ ئاو لەش گران نابێ ئاو لەشی پیس نابێ کە بە بێگومانی و عایشە دەڵێ من و پێغمبەر صلی الله علیه وسلم لە ناو یەک قاپیدا
خۆمان دەشوت و جاری واش هەبوو وەک دەڵێ مسابقەمان دەکرد چێ زووتر دەست بگەێنێتە قاپەکەی یان شەڕە ئاویان بێکتردا پڕشاندووە لە ناو حەمامێدا کە بێگومانی ئەوانە هەمووی دەبنە هۆکاری ئەوەی پڕشکیش بچنە ناو تەشتەکەی بەوەی کە پڕشکێک یا چەند پڕشکێک دەچنە ناو تەشتەکەی بێگومان تەشتەکە پیس نابێ کە زۆرێک لە خەڵکی کە تووشی وەسوەسە و ئەوانە بووە لەو حاڵەتانەیە بۆیە ئەو جارێگە بەتەنێ خۆبشۆی با ئەو تەشتەی کە خۆتی تێدا دەشۆی پڕشکی جەستەت چوبنەوە ناوی مادام ئەوەی سەرەتا باسمان کرد تام و ڕەنگ و ئاوی بۆنەکەی تێکنادا بەو پڕشکە ئاوانە بە هیچ شێوەیەکی پیس نابن و هەروەها وەکو گوتم دوو کەس بەیەکەوە لێک تەشتیدا بەیەکەوە خۆبشۆن یا دوای یەکتر بە پاشماوە و بەرماوی ماوەی خۆشتنەکەی خۆبشۆن ڕێگە پێدراوە و هیچ ئیشکالێکی تێدا نییە خاڵێکی دیکە تەوان کە دەبێت ئاگامان لێبێ بە هیچ شێوەیەکی ڕێگە پێدراو نییە ئینسان بەڕووتی لە پێشچاوی خەڵکی تەنانەت لەگەڵ هاو جنسەکەی خۆشت بە هیچ شێوەیەکی پیاوەوەی پیا و ئافرەت ئینامەحرەم تەوان ئەوەی کە ڕێگە دراوە بەڕووتی و وەک دەڵێ بە تەنها بن ژن و مێردن تەنها دەنا خوشک و خوشکش بۆ معلوماتان بۆیان نییە بەڕووتی بەیەکەوە بچنە حەمامێ برا و برا کوڕ و باب داک و کچ ئیلا ئەگەر منداڵ بن و وەک دەڵێ پێویستیان بێبێ دەنا کچ و کچ کە گەورە بوون کوڕ و کوڕ کە گەورە بوون بە هیچ شێوەیەکی ڕێگە پێدراو نییە جائیز نییە بەیەکەوە بچنە حەمام کە بەداخەوە خەڵک هێندێک وا دەزانن بە تایبەتی ئافرەتان جاری وایە وا دەزانن ئافرەتێک بۆ ئافرەتێکی دیکە ئیعتیادیە هەر شوێنێکی ببینێ نەخێر ئافرەت بۆ ئافرەتی تەنها سەروی ناوکو هێندێک شوێن ڕێگە پێدراوە ئەویش بەو مەرجەی ئەو ئافرەتەی کە جەستەت دەبینێت و لاشەت دەبینێت باوەڕ پێکراو بێت باسی جەستەکەت و باسی لاشەکەت لەکن کەسێکی نەکاتدەنا ئەو کاتە ئەگەر لە ئافرەتی دڵنیان نەبووی لە ئافرەتی ئەمین نەبووی چۆن لە پیاوی نامەحرەم خۆت دەشاریەوە دەبێت ئاواش لە ئافرەتەکەی خۆ بشاریەوە گە بزانی ئەو پیاوە لەکن مێردەکەی لەکن برایەکەی لەکن کەسێکی باست دەکە بۆی ئاگادار بن بە هیچ شێوەیەکی نە پیاو لەگەڵ پیاوی بۆی هەیە تەوان ئەوەی کە پیاویش بۆ پیاوی ئەوەی کە ڕێگا دراوە ببینن سەروی ناوکو و خوار ئەژنۆیە نێوانی ناوکو و ئەژنۆ پیاویش لەگەڵ پیاوی تەنانەت برا لەگەڵ برا باب و کوڕ بەیەکەوە ناتوانن یەکتری ببن و بەڕووتی بچنە حەمام یا بە شۆڕتێکەوە بچنە حەمامی بە هیچ شێوەیەکی و هەروەها ئافرەتیش لەگەڵ ئافرەتی بە هیچ شێوەیەکی ناتوانن بەیەکەوە بەڕووتی لەیەک جێگادا و لەیەک شوێندا خۆبشۆن و عەورەت و شوێنە تایبەتی و دەگمەنەکانی یەکتر ببینن و ئەوەی کە دەگوزارێت جاری وایە بە مەبەستی بە تایبەتی بەکارهێنانی لێزەر و چوونە لای دکتۆر و نازانم هێندێک ئەو وەسائلانەی بۆ لابردنی مو ئەو جۆرەشتانە دەکرێت ئەوانە بۆ هاوجنسی خۆشت ڕێگە پێدراو نین بە هیچ شێوەیەکی ئەو شوێنانەی کە شەرمگەنە جگە لە خۆت و ئەگەر تەبەن ئافرەت بێ مێردەکەی و بۆ مێردی بۆ پیاوی ژنەکەی ئەوە جیاوازن غەیری ئەوانە بۆ هیچ کەسێکی دیکە ڕێگە پێدراو نین وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين